کورتهێنان لە موچەی هێزە ئەمنیەکان دروست بووە و ستاندەریش هۆکارەکەی ئاشکرا دەکات. دوو مەرجی ئەسەد بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ ئەردۆغان ئاشکرا دەبێت. قەیرانی پێکهێنانی حکوومەتی خۆجێی لە پارێزگای کەرکووک بەردەوامەوە و بەرەی تورکمانیش هێرش دەکاتە سەرەکێتی. سەرچاوێک لە وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان بە میدیای گۆڕانی ڕاگەیاند ئەو کورتهێنانەی بۆ موچەی هێزە ئەمنیەکان دروست بووە لە داهاتی ناوخۆپڕ دەکرێتەوە تا ئەو کاتەی لەگەڵ بەغدا ڕێکەوتن دەکرێت. ئاماژەی بۆ ئەوەش کرد کە لە ماوەی 24 کاتژمێردا موچەی سەرجەم هێزە ئەمنیەکان دابەش دەکرێت و هێشە بۆ دابەشکردنی موچەی هیچ کەسێک دروست نابێت. ئەوە لە کاتێکدا وەزارەتی دارایی لەگەڵ بڵاوکردنەوەی خشتەی موچەی مانگەکانی 5 و 6 هێزە ئەمنیەکان ڕایگەیاند بەڕێی 26 ملیار و 790 میلیۆن دینار کورتهێنان هەیە. باگوێرەی زانیاریەکانی ستاندەر بەغدا موچەی هێزەکانی ڕۆژ و حسێن نێزدان پەنا و هێزە بیانیەکانی تری بۆ هەرێم نەناردووە، بۆیە کورتهێنان لە پارەی موچەی هێزە ئەمنیەکان دروست بووە. بەشار ئەسەد سەرۆکی سووریا دەڵێت ئاساییکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ تورکیا وەک وڵاتێکی دراوسێ باشە، بەڵام لە لێدوانەکانی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی ئەو وڵاتە بۆ کۆبوونەوە لەگەڵ من هیچ ئامانجێک دیار نییە. ئاوکات بەشار ئەسەد مەرجەکانی دیمەشقی بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ ئەنقەرە دووپات کردەوە، ئەوانیش کشانەوە لە خاکی سووریا و ڕاگیرانی پشتیوانی لە گروپە چەکدارەکان. ئەو لێدوانەیە ئێستا دوای بانگەشە بەردەوامەکانی ئەنقەرەیە بۆ ئاشبوونەوە لەگەڵ سووریا و دەنگۆی ئەگەری کۆبوونەوەی ئەسەد و ئەردۆغان لە بەغدا. قەحتان وەنداوی بەرپرسیرقی کەرکووکی بەرەی تورکمانی عێراق بە تۆڕی هەواڵی عێراقی ڕاگەیاندووە. قەیرانی پێکهێنانی حکوومەتی خۆجێی لە پارێزگای کەرکووک هێشتا بەردەوامە و هیچ پێشکەوتنێکی بەچاو بەدی نهاتووە سەرەڕای ئەوەی چەند ڕۆژێک لەمەوبەر کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگا ئەنجامدرا. لە بەشێکی تری قسەکانیدا دەڵێت نیمچە کۆدەنگیەک لە نێوان پێکاتەی عەرەبی و تورکمانی و کوردی کە خۆی لە پارتی دیموکراتی کوردستاندا دەبینێتەوە هەیە بۆ پۆستەکانی پارێزگا لە نێوان پێکاتە سەرەکیەکاندا دابەش بکرێت. لە کاتێکدا یەکێتی سوورە لەسەر ئەوەی دەستا و دەستکردنی دەسەڵات تەنها دەبێت لە نێوان کورد و عەرەبدا بێت و تورکمانەکان بەشداری نەکەن. ستاندەر نیوزمان پێشکەشکردن. شاد و کامەران بن.